ئێمە لەگەڵ هەندێک لە کاندیدان لەگەڵ تیمی ئەنجومەنی چواری مەڵبەندی ناو شاری هەولێر بەشداریمان کرد لە هەڵمەتی دەرگا بە دەرگا و هەڵمەتی دوکان بە دوکان و هەڵواسینی پۆستەرات بە مەبەستی ناساندنی لیستی کۆمەڵی ئیسلامی لیستی ١٩٤ و بە مەبەستی ئەوەی کە پەیامی خۆمان بە خەڵکی بگەینن. بەڕاستی زۆر سپاسیان دەکەین، ڕێزێکی زۆریان لێنان ئیستیجاب و ئیستیقبالێکی زۆر باشیان هەبوو. لەگەڵ تیمی ئەنجومەنی چواری کۆمەڵی ئیسلامی چوینە نێو بازاری شاری هەولێر. سوپاس بەخوا لەگەڵ خەڵک قسەمان کرد، زۆر بە خۆشحاڵیەوە، زۆر بە پێشوازیێکی گەرمەوە پێشوازیان لە ئێمە وەکو ستافی کاندیدانی لیستی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی کرد. ئەوان زۆر دڵخۆشم بە لیستی ١٩४ کۆمەڵی ئیسلامی و هەمیشە خزمەتەکانی ئەو لیستیان لە بەرچاوە و ئەوە دەزانن کە لیستی ١٩૪ کۆمەڵی ئیسلامی لیستێکە کە لەگەڵ داخوازیەکانی خەڵکایە و لەگەڵ خەمەکانی خەڵکایە. بۆیە ئومێد بوو ئەوە دەخوازن کە لیستی ١٩४ کۆمەڵی ئیسلامی دەنگێکی زۆر باش بەدەست بێنێ.